پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کەڕابەر و تاجی سەرمانە ڕێنیشاندەری دنیا و قیامەتمانە لە فەرمودەیەکە کە ئیمامی ترمذی ڕیواەتی کردووە بە ژمارە فەرمودەی 3885 حەسەن صحیح فەرمودەیەکی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە لە فەرماندە سەربازیەکان پرسیاری لێکرد یا رسول الله ئەی الناس ئەحەب ئیلەیک ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کەسێک خۆشەویستترین يعني أي الناس لناو همو خلقي سر زويدا أحب لكسيك هبل لهمو كسد خوشتر بيوه چيه أو فرمان ده سربازية وهيزاني پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميت توي چونکە مەدانی جەنگە سەرکەوتنێکی گەورەی لە جەنگا بەدەستێناوە دوژمنانی ئیسلامی ڕەتاندووە پایتەختی ئیسلام مەدینەی پاراستووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ئەو هەموو گەورە هاوڵەدا لەناو ئەو هەموو پیاوە سەربازی و سیاسی و خاوەن پێگانەدا زۆر بەڕاشکاوی دەفەرمێ عائیشە بەبێ ڕاوەستان سەیری فەرمودەکەکەن یەکسەر نیشانەی پرسیار و وەڵامی پیامبەر صلی الله عليه وسلم حازرە بەبێ بیرکردنەوە ناژڵێ هاوسەرم ئێمە زۆر جار دایکی فڵان کەسی هاوسەرەکەم هاوژینەکەم پیامبەر صلی الله عليه وسلم ڕاستەوخۆ فەرمووی عائیشە خۆشەویستترین کەس لەسەر زەویدا بۆ من لەناو هەموو خەڵکە عائیشەی هاوسەرمە کابرا یەکسەر پرسیارەکەی دووبارە کردەوە وتی مینە الڕیجال ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من مەبەستم لە پیاوانە چ پیاوێک لەناو هەموو پیاوانی جیهاندا خۆشەویستترین کەسە لەلات پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ وەستان یەکسەر فەرمووی ئەبوها باوکی عائیشە سەیری ئەو فەرمودەیەکەن دەیتوانی فەرمێ ئەبوو بەکری سیدیق ئەبوو بەکری هاوڕێم ئەبوو بەکری خۆشەویستی خوا ئەبوو بەکری ثانی اثنین خۆشەویستترین کەسی سەر زەویە لەلام بەڵام دەفەرمێ ئەبوها باوکی عائیشە یعنی عائیشەی خێزانم ئەوە نەخۆش دەوێت بەهۆی ئەوە خەزوریشم خۆشەویستترین پیاوی سەر زەویە ئێمە زۆر جار خەڵک هێشتا وا ئەزانێ عیبەیە ئەگە خۆشەویستی بۆ ماڵە خەزورانی دەرببڕێ وایە لە بەرنامەی خۆشەویستیدا دەبێت ئەو شتانە ڕاستکەینەوە ئێمە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەرنامەی دین و دنیامان وەردەگرین بزان عائیشە دوای چەندەها ساڵ ئەم فەرمودەی قەل لە بیر ناچێتەوە هاوسەرت قەل لە بیری ناچێتەوە کاتێک کە لە لای ئازیزەکانت بە شانازیەوە دەڵی هاوسەرم خۆشەویستترین کەسی ژیانمە